الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة الكهف قيشتنا آيات السيو شش كآيات السيو شش تاوكري آياتكي آيات تلو شش تاوكري آيات تلو بينجا كلا آياتي تلوبينز دا خواهي قورة فرموي أي محمد صلى الله عليه وسلم باسي نموني جياني دنيا بو قومكتو قلكتو شوين كوتو كانت بكا كفرموي جياني دنيا وكو أو باراني وايا كلا آسمان ودبارت هو تيكال بقجوجياو تو كاني الزوي دبي بهوي باران والزوي سەوز دەبێت و گژوجیاکەی گەشە دەکات تا ئەو کاتێک کە کاتی گەشەکردنە هەر کاتێک کاتی گەشەکردنی نەما گژوجیاکان وردە وردە بەرەو سیزبوون و شکبوون دەچن و دواتریش بایەک لە گژوجیاکە دەدا و جارێکی دیکە ئەو گژوجیا تێکهەڵ بە زەوی دەبنەوە بەڵام کە تێکهەڵی زەوی دەبنەوە یەکجاری تەوان لە ناو ناچن. جارێکی دیکە ئەگەر بارانیان بەسەردا ببارێتەوە و کاتی زیندوو بوونەوە و سەوز بوونەوەیان ها جارێکی دیکەش سەوز دەبنەوە کە ژیانی دنیا ڕێک ئاوایە. ئینسان لەدایک دەبێ وردە وردە گەشە دەکا هەتا کاتی گەشەکردنت تەواو دەبێ و ئەو جار وردە وردە بەرەو سیزبوونەوە دەچین هەتا وەک دەڵێ ئەجەل دێت و کە ئەجەل هات جەستە و لاشەی هەمومان دەبێتەوە بەگڵ. بەڵام چۆن گژوجیاکە بە یەکجاری لە ناو نەچوە و بەهاران سەر هەڵدەداتەوە مرۆڤش بە هەمان شێوە کە قیامەت داهات و خوای گەورە فەرمانی کرد لەو گڵە کە جەستەمان لەگەڵی تێک هەڵبووە جارێکی دیکە دەبینەوە بە مرۆڤ و محاسبە و لێپرسینەوەمان دواتر دەست پێ دەکات. ئەو جار خوا دەفەرمێت ئەلمال وەلبەنونە ماڵ و کوڕ و وەچە زینەت الحەیاتی دنیا مایەی جوانی و ڕازاوەی ژیانی دنیان. المال والبنون مالو نووة زينة الحياة الدنيا تنها بو أونا جياني دنياي بيجوان بكري تنها بو دنيات بكالك دينو وتنها لدنيا دا سودت بيدقينن والباقيات أواني دمين نوو لقلت دسنا قبرو قورو بو قيامتت بكالك دين الصالحات كردو چاكا كانن كخير عند ربك كردو چاكا كان چاکترینن لای پەروەردیگارت ثەوابن تا پاداشتیان لەسەر وەربگریەوە و خەیڕون ئەمەلا چاکترین شتێکیشن کە مرۆڤ ئومێدی پێیان بێت لای خوای گەورە فریای کەون و لە تنگانە و ناڕەحەتی و ناخۆشیدا بیهێنە دەرێ کە معلومە هەرچی هەمانە لە ماڵ و هەرچی هەمانە لە وەچە و منداڵ تەنها تا ئەو کاتەی لەگەڵمان دەبن کە دەخرینە قەبر و گۆڕەوە ئەوەی کە لە ناو قەبر و گۆڕدا لەگەڵمان دەبێنێتەوە و لە قیامەت پاداشتی لەسەر وەردەگریەوە یا ئومێدت پێیەتی لە ناڕەحەتیەکان ڕزگارت کە تەنها ئەو عەمەلە ساڵحانن ئەو کردەوە ساڵحانن کە لەگەڵ خۆتدا بردووتن یا پێش خۆت بۆ قیامەتی خۆت بەڕێت کردوون. پاشان دەفەرمێت وەیەومە نوسەیڕ الجیبالە بیر بکەنەوە لەو ڕۆژەی کە هەڵدەقەنین دەیان ڕوێنین شاخەکان لە شوێنی خۆیان شاخەکان لە شوێنی خۆیان دەڕۆن و هەڵدەقەندرێن و نامێنن وەتەڕە الئەڕضە باریزەتەن دەبینی زەوی هەمووی تەخت و لوز بووە هیچ بەرزایی و نزماییەکی تێدا نەماوە وەحەشەڕناهم ئا لەو کاتەدا ئێمە خەڵکی لەسەر ئەو زەویە تەختە هەر هەمووی کۆ دەکەینەوە فەلەم نوغادر منهم ئەحەدە بەجێ ناهێڵین و پاش خۆمانی نادەین لەناو ئینسانەکاندا هیچ کەسێک نییە لە قیامەت زیندوو نەبێتەوە یان کە زیندوو بوویەوە نەچێتە دەشتی مەحشەر و خوای پەروەردیگار لە قیامەت حازری نەکە. پاشان دەفەرمێت وەعوریضوا عەلا ڕەبیکە سەفەن ڕادەوەستێندرێن خەڵکی دوای زیندوو بوونەوە هەر هەمویان لای پەروەردیگارت سەفەن بەڕیز لەقەد جئتمونە کە بەڕیز ڕاوەستێندران کە چۆن ڕادەوەستێندرێن تەمان خوای گەورە بانگیان دەکا بە فریشتەکان دەڵێن کۆیان کەنەوە کە کۆبوونەوە ڕیزیان کەن کە ڕیز بوون تەمان هەر هەموو خەڵکی لەسەر سەرپەنجەکانیان ڕادەوەستن
چاوەڕێی ئەوەی دەکەن خوای گەورە تاک تاک بانگیان کە و محاسەبەیان لەگەڵکە. جاخوا دەفەرمێت لەو کاتەدا وەعوریضوو ڕادەوەستێندرێن و دەهێندرێنە مەیدان و دەردەخرێن لای پەروەردیگارت هەر هەمویان بەڕیس. خوای گەورە دەفەرمێت لەقەد جئتمونا بێگومان ئێوە هاتنەوە بەردەستی ئێمە کەما خەلەقناکم هەر وەکو چۆن یەکەم جار بوون. یەکەم جار کە دروست دەبین بەڕووتی بە پێخواسی بە خەتەنە نەکراوی لە قیامەتێک خەڵکی هەمووی بەو شێوازە دەسێتەوە بەرامبەر بەخوا. ئەو جارخوا دەفەرمێ بەل زەعەمتم بەڵام ئێوە پێتان وابوو وا گومانتان دەبرد ئەلەن نەجعەلە لەکم مەوعیدەکە ئێمە هیچ کات و مەوعیدێکمان وەکو چۆن دروستمان کردبوون ئەوەلە مەڕە یەکەم جار بەل زەعەمتم بەڵام ئێوە واتان گومان دەبرد ئەلەن نەجعەلە لەکم مەوعیدەکە ئێمە دامان نەناوە هیچ کاتێک بۆ لێپرسینەوە و محاسەبەکردنتان. پاشان خوا دەفەرمێت وەوضع الکتاب دادەندرێت نامەی کردەوەکان وەوضع الکتاب و دادەندرێت نامەی کردەوەکان لە بەردەستی ئینسانەکاندا. فترى المجرمین دەبینی ئەو کەسانێک کە تاوانبارن کاتێک کە سەیری نامەی کردەوەکانی خۆیان دەکەن مشفقین من دەترسێن و دەلەرزن مما فيه لەو هەموو تاوان و خراپە و خراپەکاریەی کە کردویانە و لە ناو نامەی کردەوەکانیاندا هەیە پێشەوەی محاسەبە بکرێن پێشەوەی خوا باسییان بانگیان کە وەیەقولونە دەڵێن ئەو کەسەی کە نامەی کردەوەکەی خۆی لە بەردەستیدایە و دەیخوێنێتەوە یا وەیلەتەنا هاوار بۆ ئێمە مالی ئەوە چییە هذا الكتاب ئەو کتێبە لا يغادر بەجێی نەهێشتووە صغيرة هیچ گوناهێکی بچووک ولا كبيرة هیچ گوناهێکی گەورە إلا أحصاها حتما لەناو ئەو کتێبەدا سەرژمێری کراوە و هەیە ووجدوا ما عملوا حاضرا خوا دەفەرمێت دەستیان دەکەوێتەوە هەرچی کە کردویانە بە ئامادەیی ولا يظلم ربك أحدا پەروەردیگارت لەو ڕۆژەدا لەو کاتەدا ستەم لە هیچ کەس ناکە هەر کەسەی بۆ خۆی ئەگەر محاسەبەی خۆی کات و لێپرسینەوە لەگەڵ خۆی دابکات لە لێپرسینەوەکەی دەرناچێ لە کەسە خراپەکارەکان. ووضع الكتاب دادەندرێت نامەی کردەوەکان فترى المجرمين مشفقين مما فيه دەبینی تاوانباران دەترسن لەو هەموو تاوان و خراپانەی کە کردویانە ويقولون دەڵێن یا وەیلەتەنا هاوار بۆ ئێمە مالی هذا الكتاب ئەوە چ جۆرە کتێبێکە لا يغادر بەجێی نەهێشتووە صغيرة ولا كبيرة هیچ گوناهێکی گچکە و گەورە إلا أحصاها حتما لەو کتێبەدا هەیە ووجدوا دەستیان دەکەوێتەوە ما عملوا هەرچی کردویانە حاضرا بە ئامادەی ولا يظلم ربك أحدا پەروەردیگارت ستەم لە هیچ کەس ناکە. وإذ قلنا للملائكة بیر بکەنەوە کاتێک کە ئێمە گوتمان بە فریشتەکان اسجدوا لآدم هەر هەمووتان کڕنۆشی ڕێز ببن بۆ ئادەم فسجدوا فریشتەکان هەموویان کڕنۆشیان برد إلا ئیبلیسە تەنها ئیبلیس کە بابە گەورەی جنۆکەکان بوو ئەو سوجدەی نەبرد کانە من الجن لەبەر ئەوەی ئەو یەکێک بوو لە جنۆکەکان ففسق عن أمر ربه لە فەرمانی پەروەردیگاری خۆی دەرچوو. جاخوا دەفەرمێت ئەفتەتەخیذونەه ئایا ئێوە ئەو ئیبلیسە دەکەنە دەیگرن بە وەذوریەتەه وەوەچەونەوەی ئەو ئیبلیسە دەگرن بە ئەولیا بەسەر پەرشتیکاری خۆتان من دونی لە جیاتی من لە جیاتی من کە خەڵقم کردوون ئەو ئیبلیسە کە بە قسەی من سوزدەی بۆ بابە گەورەی ئێوە نەبرد دەیگرن و دەیکەن بەخوا و پەرستراوی خۆتان و لە جیاتی من دەیپەرستن وهم لەکم عەدوو لە کاتێکدا ئەو دژمنی ئێوەیە دژمنی ئێوەیە دەیەوێت ئێوە بخاتە ئاگر بتان خاتە دۆزەخ کەسی ئێوە بە قسەی وی دەکەن واز لە پەرستنی من دێنن. خوا دەفەرمێ بئس للظالمین بەدەلە ئەوە خراپترین لە جێدانانێکە بۆ ستەمکارە عەبدی خوای بوو تا ئەو کات ففسق عن أمر ربه لە فەرمانی پەروەردیگاری دەرچوو. جا دەفەرمێ ئەفتەتەخیذونەه وەذوریەتەه ئەولیاء ئایا ئێوە ئەو شەیتانە و نەوەکانی ئەو شەیتانە دەگرن دەکەن بە سەرپەرشتیکاری خۆتان لە جیاتی من وهم لەکم عەدوو لە کاتێکدا ئەو دژمنی ئێوەیە بئس للظالمینە بەدەلە خراپترین شتێکە بۆ ستەمکاران کە شەیتان لە جێی خوادانەی لە جێی خوای شەیتان بپەرستی. ما ئەشهەدتهم خەلق السەماوات والأرض خوا دەفەرمێ من ئەوانم ئامادە نەکردبوو بانگم نەکردبوون حازرم نەکردبوون لەوێ نەبوون کە ئاسمانەکان و زەویم دروست کرد
ولا خلق أنفسهم ولا كاتي دروزبوني خوشيان دا بانقم نكردن وما كنت متخذ المضلين عضدا ومن نشم قرتون أو كساني كقمراو سر لشواون بيارمتي دري خوم بپشتیوانی خوم لدروس كردني آسمان كانوا زويدا نلا دروس كردني آسمان دا نلا دروس كردني زويدا آقادار بون نلا دروس كردني خوشيان پرسيان پێکراوە و ئاگادار بوون نەک ئاگادار نەبوون و پرسیان پێ نەکراوە بەڵکو لە دروستکردنی هیچ کامێکیاندا پشتیوان و یارمەتیدەری خوای گەورەش نەبوون وەیەومە یەقوڵ و بیر بکەنەوە لەو ڕۆژەی کە خوای گەورە دەڵێ نادوو بانکەن شوڕەکائیە الەذینە شوڕەکائی یعنی ئەوانەی کە کردبووتانە شەریکی من هاوبەشی من الەذینە زەعەمتم ئەوانەی کە بە گومانی ئێوە کرابوونە هاوبەش و شەریک فەدەعەوهم خوا دەفەرمێ بانگیان دەکەن بەڵام فەلەم یەستەجیبوا لەهم هیچ وەڵامێکیان نادەنەوە وجعلنا بينهم موبقة دادنين لنيواني ئەوانەی بەخوا دانراون و لە نێوانی ئەو کەسانەی کە بەندایەتیان بۆ کردوون شوێنێک بۆ بەهیلاکچوون و لە ناوبردنیان هەردووکیان بەیەکەوە ئەوانەی بەخوا زاندراون و ئەوانەی عەبدایەتیان بۆ غەیری خوا کردووە بەیەکەوە دەخرێنە ناو ئاگر و بەیەکەوە خوای گەورە هەردووکیان سزا دەدا وەڕەء المجرمون النار دەبینی وەڕەء المجرمون دەبینن تاوانباران ئاگر پیشانی تاوانباران دەدرێ ئاگر کە ئاگریان پیشاندرا فەظەنوا ئەنەهم واقعوها دڵنیا دەبن کە ئەوان دەچنە ناو ئەو ئاگرەوە وەلەم یەجیدوا عنها مەصرفە وەلەم یەجیدوا دەستیان ناکەوێ عنها مەصرفە لەو ئاگرە شوێنێک تێیدا ڕزگاریان ببێت و تێیدا بۆی بچن و هانای بۆ ببن ئەوجار لە لاپەڕەکەی دیکەدا خوا دەفەرمێت وەلەقەد صەرەفنا في هذا القرآن للناس سوێن بەخوا و بەبێ گومانی صرفنا يعني ڕوونمان کردوتەوە باسمان کردووە في هذا القرآن لەناو ئەو قورئانەدا للناس بۆ خەڵکی من كل مثل هەموو جۆرە نمونەیەک وكان الإنسان بەڵام مرۆڤ عادەتی چۆنە ئەکثەر الناس لە هەموو شتێک زیاتر لە هەموو دروستکراوەکان زیاتر جەدەلە مەقاڵە دەکات و دان بە ڕاستیەکاندا نانێت و دەیەوێت خۆی لە ڕاستیەکان بدزێتەوە سروشتی ئینسان وایە تەبیعەتی ئینسان وایە کاتێک کە هەڵەش دەکا حەزی لەیە بیان و بۆ هەڵەکانی خۆی بێنێتەوە کەم وا هەیە ها ئینسان کە هەڵەی کرد ئیعتراف بە هەڵەی خۆی بکە هەمیشە کە ئینسان سروشتی ئینسان وایە کە هەڵە دەکەی کە کەم تەرخەمیەک دەکەی و پرسیارت لێ دەکرێت لە جیاتی دان پێداهێنان و ئیعترافکردن دەتەوێت عوزرێک بۆ کەم تەرخەمیەکەی خۆت بێنیەوە کە زۆر جار ئینسان بۆ خۆشی بڕوای بە بیانوەکەی خۆی نییە بەڵام بیانوەکەی دێنێتەوە بۆ ئەوەی لای بەرامبەرەکەی وەک دەڵێ عوزرێکی هەبێت کە ئەوەی کردووە یان خۆی بە تاوانبار و بە کەم تەرخەم پیشان نەدا جا هەتا نەک ئێمە لە ناو سەحابەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ها دەفەرمون جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم بەیانیەکی بە تەنیشت ماڵی ئیمامی عەلیدا تێپەڕی بینی بە خەبەر نەهاتوون زانی هەڵنەستاون دەفەرمێت تەقەی بۆ لە دەرگای هێنان فەرمووی کاتی نوێژە بە تەمانین هەستن ئیمامی عەلی ها طبعا معلومە کە خەلیفەیە و وەک دەڵێ یەکێکە لەو دە کەسانەی کە موژدەی بەهەشتی پێدراوە بەڵام دەڵێ چی دەڵێ ئەی پێغەمبەری خوا ئێمە نەفسەکانمان بەدەستی خوانە ئەگەر خوای گەورە حەزی لێبێ کەی حەزی لێبێ بە خەبەرمان دێنێ دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم زەردەخەنەیەکی کرد و دەستێکی بەڕانی خۆی کێشە ئەو ئاتەی خوێندەوە فەرمووی وەکانە الئینسان ئەکثەر شەیء جەدەلە ها مرۆڤ سروشتی وایە هەمیشە حەزی لە مناقەشەکردن و دەمەتەقێکردن و بیان و هێنانەوەیە بۆ کردەوەکانی خۆت کە ئەوە خاڵێکی ئیجابی نییە ها خاڵێکی سلبیە ئینسان و باشتر وایە کە هەڵەت کرد ئیعتراف بە هەڵەت بکەیت لە بەرامبەر خوادا بە تایبەتی ئینسان کە گوناهی کرد ئیعترافت بە گوناهەکەت خۆی بە گوناهەکەی خۆت کرد و لە گوناهەکەی خۆت پەشیمان بیەوە وەکو وایە گوناهەکەت هەر نەکرد بێ وایە و لە بەرامبەر خەڵکیشدا ئینسان ئەگەر هەڵەی کرد کە گوتت هەڵەم دیقەتی دێ ئەو کەسەی کە هەڵت لە بەرامبەریدا کە دووەڕێک وەگەوەی ئاوی بەدڵیدا بکرێت وانە بەزەگەر عینادیت کرد و بیانت بۆ خۆت هێنایەوە حتمما ئەوەکە یعنی ئەو نێوانەی ساردەی کە دروست بۆ زیاتر دەبێت جاخوا دەفەرمێت وەلەقەد صەرەفنا في هذا القورآن سوێن بەخوا ئێمە ڕوونمان کردوتەوە
باسمان کردووە لەناو ئەو قورئانەدا بۆ خەڵکی جۆرەها نمونە هەموو نمونەیەک وەرە لە ئەوەلی ڕا تا ئاخری سەیری قورئانەکە خوای گەورە بە ڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆ بە نمونەی ئومەتانی پێشوو بە باسکردنی بە بەهەشت بە باسکردنی دۆزەخ بە عەذابی قەبر بە یعنی حاڵەتە ترسەناکەکانی ڕاوەستان لە دەشتی مەحشەر و ڕاوەستان لە بەرامبەر خوا و پەڕینەوە بەسەر پردی سیڕاتدا شێواز نەماوە خوای گەورە باسی نەکا لە قورئاندا هەر بۆ ئەوەی خەڵک ئیمان بێنێ هەر بۆ ئەوەی خەڵک بە دوای ڕێگای ڕاستکەوێ بەڵام ئێستاش خەڵکێک هەیە هەر بۆ تاوانکاری و خراپەکاریەکانی خۆی لەگەڵ خوش جاری وایە لە بەرامبەر خوشدا دمەتەقێ و مجادلە دەکەی و لە بەرامبەر ئەو کەسەشی کە نسحەتت دەکا و ئامۆژگاری دەکە جاخوا دەفەرمێ وەکانە الئینسان و مرۆڤ سروشتی وایە ئەکثەرە الناسی لە هەموو شتێک زیاتر دمەقاڵە و مناقەشە دەکە جاخوا دەفەرمێت وەما منع الناس أن يؤمنوا إذ جاءهم الهدى وما أو ما طبعا دو تفسيري هي أجر بلين ماي برسيارة دبي کە دەکرێت مایەکە مای ئیستیفهام بێ مای پرسیارکردن بێ بڵێن چ شتێک وەکو پرسیارکردن بوو بە ڕێگر لە بەردەم خەڵکی مەککە یان ئومەتی پێغەمبەر یا خەڵکی بێ باوەڕدا ئەی یؤمنوا باوەڕ بێنن ئیذ جاءهم الهدى کاتێک کە هات وما منع الناس أن يؤمنوا چ شتێک وای کرد چ شتێک ڕێگر بوو لە خەڵکی لەوەی کە ئیمان بێنن کاتێک کە بۆیان هات ڕێگای ڕێنمونی وەیەستەغفروا رەبەهم و چ شتێک وای لێکردن ڕێگر بوو لە بەردەمیاندا کە داوای لێ خۆشبوون بکەن لە خوا یعنی هیچ ڕێگریەک نەبوو بۆ خەڵکی کە ببنە ئیماندار کاتێک کە ڕێگای ڕاستیان بۆ ڕوون بوویەوە و پێغەمبەریان بۆ هات و قورئانیان بۆ هات و هیچ ڕێگریەک نەبوو لە بەردەمیاندا کە داوای لێ خۆشبوون بکەن لە تاوان و خراپەکانی ڕابردوویان تەنها ڕێگرێک کە هەبوو چی بوو ئەوە بوو ئیلا ئەن تەئتیهم سنەة الأولین تەنها چاوەڕێی ئەوە بوون بێت بۆیان بەسەر ئەوانیشدا بێ سنەة الأولینە ئەو شێوازی سزا و عقوبەیە کە بەسەر گەلانی پێش ئەواندا هاتن بتپەرستەکانی مەکە دەیانگوت هەر کاتێک وەکو قەومی عاد ئێمە سزا دراین دیارە ئەتۆش پێغەمبەری خوای گەورە لەسەرت بە جەواب بێ بە حیسابی خۆی دەیانگوت باخوا ئاوا سزاماندا ئەو جار ئیعترافت پێ دەکەین و ئیمان دێنین و داوای لێ خۆشبوون بۆ گوناهەکانی ڕابردوومان دەکەین یا باوەق وەکو قەومی لوط بەردمان بەسەردا ببارن ئەو جار پند وەردەگرین و ئامۆژگاری وەردەگرین کە مرۆڤی عاقڵ هیچ کات چاوەڕێی تاقیکردنەوەی خوای ناکە هەمیشە بە غەیری خۆی تەمان دەرز وەردەگرێ بەڵام تەمان سروشتی خەڵکی موسڵمانیش هەروایە کەم وایە هەتا لە دەرگای خۆت نەدرێ بە خەڵکی وانە بە خەبەر بێندرێەوە یەکێک لە پێغەمبەرانە لە پیاوچاکانە کاتی خۆی کە داوا دەکات لە خوای دەڵێ خوایە کە وەختی مردنم هات حەز دەکەم ئاگادارم بکەیەوە کەسێکیانی لەو لە نزیکەکان دەمرێ ئەوە یەکێکی کە دەمرێ ئەو جار مەلەکول مەوت دێ وەک دەڵێ لە دەرگای وی دەدا دەڵێ خوایە تۆ وعدت دابوو ئاگادارم کەیە دەفەرمێ فڵان کەس لە تەنیشت تۆ نەمرد ئەوەی کەشیان لە تەنیشت تۆ نەمرد ئەو ئاگادارکردنەوەیە ئێمە جاری وا هەیە نزیکترین کەست دەمرێ بەڵام وات حساب نەکردووە کە بەیانی سەرەی تۆیە هەمیشە ئینسان خۆی لە مردن و لە قیامەت و لە ئەوانە بە دوور دادەنێت و بە دوور حساب دەکات جا بتپەرستەکانی مەککە ئیمانیان بە پێغەمبەر نەدەهێنا صلی الله عليه وسلم ڕێگری ئیمان هێنانەکەشیان ئەو بوو دەیانگوت خوا وەکو قەومەکانی دیکە ئێمەی سزا نەداوە ئەگەر خوا وەکو ئەوان ئێمەشی سزادا ئێمە ئەو کاتە دەگونجە ئیمان بێنین و ئیعتراف بە پێغەمبەرایەتی تۆ بکەین ئەو جار دەفەرمێت ئەو یەئتیەهم العەذاب قوبولا یا چاوەڕێی ئەوەی دەکەن سزایەکیان بۆ بێت لە پێشەوەڕا سزایەک کە پێشتر هاوشێوەی نەبوو بێ بە تەنها خوای گەورە ئەوان سزادا کە ئەوە زۆر جار طبعا خوا دەفەرمێت وەیەستەعجیلونەکە بالعەذاب ولولا أجل مسمى لجاءهم العذاب زۆر جار بتپەرستەکانی مەکە داوای ئەو سزانەیان دەکرد کە خوا بە پێغەمبەردا صلی الله عليه وسلم لە قورئاندا باسی کردووە دەیانگوت ئەگەر پێغەمبەری دەی بەردمان بەسەردا بارێنە ئەگەر پێغەمبەری ئەو با ئەومان لێبێ بەڵام خوای گەورە یاسای وابوو بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە
سزاکانیان بۆ دواخە طبعا دواخستنی سزاکەش ڕەحمەت بووە لەگەڵ خەڵکی مەکەی بەتایبەتی لەگەڵ ئەوانەی کە نزیکی پێغمبەر بوون کراوە صلی الله عليه وسلم ئەگەر لە مەکەی خوای گەورە سزای ناردبا بە قسەی بتپەرستەکانی مەکە چێ دەما طبعا زۆرینەی خەڵکی مەکە بە کافری دەمرد زۆرینەی خەڵکی مەکە بە کافری دەمرد بەڵام خوای گەورە بە قسەی ئەوانی نەکرد سزایەکەی بۆ خستنە قیامەتێ بۆیە ها لە فەتحی مەکەدا زۆرینەی خەڵکی مەکە بوون بە مسلمان خالیدی کوڕیوەلی دوای ئەوانە بۆتە مسلمانە کە یەکێک بوو لە قیادە گەورەکان ئیکرەمەی کوڕی ئەبوجەهل نەوەی ئەبوجەهلی بوو ئەگەر خوا لەگەڵ ئەبوجەهلی ناوی بردبایە ئەو کاتە بە کافری دەمرد مەسەلەن بکوژی ئیمامی حەمزە ئەو کاتە لەوێ بوو طبعا وەحش دوادر بوو بە مسلمان و موسەیلەمەی کەذابی کوشت و دەیان لە سەحابەکان کە دوای فەتحی مەکە ئیمانیان هێناوە ئەگەر خوای گەورە بە قسەی بتپەرستەکانی مەکەی کرد بە ئەو کاتە بە کافری دەمردن کە پێغەمبەران سەلامی خوایان لێبێ بۆ ئەوە نەهاتوون ئاەتەکەی دواتر باسیەوەی دەکە وما منع الناس أن يؤمنوا إذ جاءهم الهدى ئەوە ئەگەر گوتمان بە شێوە پرسیار تەفسیری کەین ئەگەر بە شێوەی بەمای نەفی طبعا معنای کەین یعنی هیچ شتێک ڕێگر نەبوو لە بەردەم خەڵکیدا کە ئیمان بێنن کاتێک کە بۆیان هات هودا یعنی ڕێنمونی هەکەی چێیە پێغەمبەرە صلی الله عليه وسلم و ئەو قورئانەیە کە پێیەتی هیچ شتێک ڕێگر نەبوو لە بەردەم خەڵکیدا کە ببنە ئیماندار و ئیمان بێنن کاتێک کە ڕێنمونی و هیدایەتیان بۆ هات و یەستەغفروا رەبەهم و هیچ ڕێگریەکیش نەبوو لەوەی کە داوای لێخۆشبوون بکەن لە پەروەردگاریان جگە لە چی ئیلا ئەن تەئتیەهم تەنها چاوەڕێی ئەوە بوون بێت بۆیان سنەة الأولین سنە یعنی ڕێسا و یاسای خوا کە لەگەڵ ئومەتانی پێشووتردا پەیڕەوی کردووە کە بریتی بۆ لە سزادان و لە ناوبردنیان ئەوانیش چاوەڕێی بوون خوای گەورە وەکو ئەوان سزایاندا ئەو کات ئیمان بێن و داوا لێخۆش بوون بکەن ئەو یەئتیەهم یا چاوەڕێی ئەوە بوون بێت بۆیان العەذاب سزایەک قوبولە لە پێشەوە ڕاو لە ناکاو خوای گەورە هەمووان لە ناو ببە معلومیشە خوا ئەگەر سزای نارد سزای کوشتن و لە ناوبردن مەجالی تەوبەکردن و پەشیمان بوونەوەی نامێنێ خوای گەورە دیارە بە قسەی ئەوانی نەکردووە و ڕەحمەتێکیشە لەگەڵ ئومەتی پێغەمبەر کراوە صلی الله عليه وسلم کە خوای گەورە سزای ئومەتی پێغەمبەری هەڵگرتووە بۆ قیامەت بۆ ئەوەی کەسێک زەڕێ خێری تێدا بێت و ئومێدی خێری لێ بکرێ خوای گەورە لە دنیادا بە کافری و بە بێدینی نەیکوژێت سزای خەڵکی بێباوەڕ خوای گەورە بۆ قیامەت هەڵیگرتووە ئاەتی دواتر دەفەرمێت وما نرسل المرسلین إلا مبشرين ومنذرين ئێمە ڕەوانەمان نەکردوون پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێت تەنها بۆ ئەوە نەبێ مژدە بدەن بە خەڵکی و خەڵکی بترسێنن ئیشی پێغەمبەران ئەوە نەبووە بێن لە دنیادا دوعای لە خەڵکی بکەن خەڵکی بە کافری بکوژن و بە کافری بەڕێیان کەنە جەهەنەمێ بەعەکسەوە پێغەمبەران سەلامی خوایان لێبێ هاتوون تا خەڵکی بخەنە بەهەشت هاتوون تا خەڵکی لە ئاگر بێنە دەرێ و ئیشی پێغەمبەران نە ئەوەیە بە تۆبزی خەڵکی بکەنە ئیماندار نە ئەوەشە بێن وەک دەڵێ ببنە هۆکاری شەڕ بۆ خەڵکی دوعای شەڕ و خراپە لە خەڵکی بکەن خۆ ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای کردبایە خەڵکی مەکە خوای گەورە بە شاغ ڕوخانێک و بەسەردا باراندنێک هەمووی عقوبە دەدان ها لە تائیف 20 تانە خوای گەورە جیبریلی بۆ پێغەمبەر نارد فەرمووی ئەگەر دەتەوێت با هەردوو شاخەکانیان بەسەردا بۆ یەک بێنمەوە و هەر هەمووان لە ناو بم پێغەمبەر فەرمووی اللهم اهدی قومی فإنهم لا يعلمون فەرمووی خوا هیدایەتیان دە لە زیاتی ئەوەی لە ناویان ببەی چونکە نازانن دواتر فەرمووی ئومێد دەکەم لەنەوە وەچەی ئەوان ئەگەر ئەوانیش ئیماندار نەبن لە پشتی ئەوان خەڵکێک دروست ببێت ئیمان بەتۆ بێن و بۆی ئیشی پێغەمبەران خەڵک ناردن نییە بۆ جەهەنەم وما نرسل المرسلین ئێمە ڕەوانەمان نەکردوون پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ ئیلا مبەشرین تەنها بۆ ئەوە نەبێ کە ببنە مژدەدەر و منذرین ترسێنەر ئاگادارکەرەوە بەڵام خوا دەفەرمێ وەیوجادل الذین کەفەڕوا وەیوجادل مناقەشە دەکەن دمەقاڵە دەکەن دەمەتەقێ دەکەن الذین کەفەڕوا ئەوانەی کە بێ باوەڕن بالباطل بەشتی پوچ و بەتاڵ و بێکەڵک بۆچی لیودحضوا بۆی لە ناوی ببن بیهی بەهۆی شتە پوچەکانی خۆیانەوە الحەقا ئەو ڕاستەیە کە خوا ناردوێتی هەمیشە هەوڵی ئەوە دەدەن
بەو شتە پڕوپوچ و بێکەڵک و بێمەعنایانەی کە ئەوان پەیڕەوی دەکەن ئەو حەقەی کە خوا ناردوێتی بە پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە پیکەن و لە ناوی بنوونەی هێڵن. ئەو جار خوا دەفەرمێ وەتەخەذوو وەردەگرن ئایاتی بەڵگە و نیشانەکانی من کە لە قورئاندا ناردوو من وما ئونذیڕوو و ئەو شتانەی کە خەڵکم پێ ئاگادار کردوتەوە و پێترساندووە بە هوزوە بە مای گاڵتە گاڵتەی پێدەکەن لە جیاتی ئەوەی باوەڕی پێبێن و ئیمانی پێبێن و پێی لە خراپە و خراپەکاری دوورکەونەوە. ئەسڵ ئەوەی ئینسان کە ئاەتی عەذابی بۆ هات بلەرزێ کە ئاەتی عقوبەی بۆ هات لە گوناه دوورکەوێتەوە کە باسی جەهەنەمی بۆ کرا لە جەهەنەم ترسێت و خۆی لە جەهەنەم بە دوور بگرێ بەڵام ئەوان لە زیاتی ترسان و خۆپارێزی گاڵتەیان پێداهات و وەک دەڵێ پێیان ڕادەبواردن. وما نرسل المرسلین ڕەوانەمان نەکردوون هیچ کامێک لە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ ئیلا مبەشرین تەنها بۆ ئەوە نەبێ کە ببنە مژدەدەر و ومنذرین ترسێنەر ويجادل يعني مناقشة و دمقالة دكن الذين كفروا أواني كبباورن بالباطل بشتي بوش ليدحضوا بوي دا بوشنو لناوي ببن به يعني بوشت بوش عن إخوان الحق أو راستي كخوا ناردويتي واتخذوا وريان قرت يا ورد قرن آياتي بلغو نشانكاني من وما أنذروا وأوشتاني كمن خلقم بي آقادار كردوا و بيم ترسان دون بهزوا بقالتو قبو بي رادوير أو زار خواده فرمد ومن أظلم ممن ذكر بآيات ربه كيلو كسا استمكارترا كآموزگاري ذكري بنشانكاني پروردگاري بلام أو فأعرض عنها بشتيت ذك استمكارترين كس ظالمترين كس كسيكا آياتي خواي بسر دا بخوين درينا ولا زياتي أوي بالكذبة روور جرتو كشتي تيكا إهمالكا لا صورتي أو دا خواي قبرا كباسي هرا لخواترسو متقيا كان دكا دفرمت أو كسانا نكاتك كآموزگاري دكرين آموزگاري وردگرن كباسي بدبخت كان دكا وباسي خلقي دوزغ دكا أو كسانا كآموزگاري دكرين بلان پش لآموزگاري كان دكن ومن أظلم جاء علماء فرمون أو استفهام إنكارية يعني هيت كس استمكارترنية ممن لو كسي ذكر يعني آموزگاري ذكري بآيات ربه بنشانكاني پروردگاري بلان فأعرض عنها يكم شت دكا بجل آموزگاري كي دكا آموزگاري كي جيبجي ناكا أو يك أو زار ونسيه لبي الخوشي دباتوا ما قدمت يداه أو كارو كردوا خراباني كبيش خوي بري كردوا أو كإنسان جناها كان الرابردوي لبير بسنوا ها خرابي كردبه تاواني كردبه واج بزانه هیچ خرابي چی نکردوا بلا توبه کردن و پشیمان بونوا و قربو کردنوا نکاتوا نشانه بدبختیتی و نشانه اوه که ظلم مستمعی زور زوری لخوی کردوا چونکه کوملک وقت دلی بوم بو ئەوەی تەوقیت کراوی بۆ خۆی ناردوونەتە قیامەتێ ئەو کاتێک کە بەسەریان داکەوت و بەسەریدا تەقیەوە ئەو کاتەستیان پێدەکات کە بە کەڵکی نایە بەڵام کەسێک بە نمونە ئیماندارە تاوانی کردو بەڵام تاوانەکەی هەر لە بیرە هەمیشە بیر لەوەی دەکاتەوە ئەگەر ئێستاش تەوبەی نەکردبێ بیر لەوەی دەکاتەوە ڕۆژێک تەوبەی لێ بکە بیر دەکاتەوە ڕۆژێک بە چاکەیەک تاوانەکەی بسترێتەوە بیر دەکاتەوە لەوەی کە ڕابردووی بەداهاتوو وەک دەڵێ قەرەبوو بکاتەوە ئەوە نیشانەی بەختەوەریەتی ئەو جا خوا دەفەرمێ ئینا جەعەلنا عەلا قولوبهم بێگومان ئێمە دامان ناوە لەسەر دڵی ئەو جۆرە کەسانە چیش ئەکینێن بەربەس پەردەی ئەستور ئەی یەفقەهوو کە ئەو پەردە ئەستورە کە بەچی دروست بۆ پەردە ئەستورەکە بە گوناه ئینسان وابزانام جارێکی زۆر جار باسمان کردووە دڵی ئینسانی لە ئەسڵدا کە دەگاتە تەمەنی باڵغ بوونیش تەوان یەک گوناهی لەسەر تۆمار نەکراوە وایە لە کاتی باڵغ بوونەوە کە ئینسان خراپەی لەسەر حیسابن کە گوناه دەکەی و تەوبە ناکەی نوقتە لەسەر دڵت دادەندرێن وایە جەجاری وایە نوقتەیەکە تەوبەی لێ ناکەی دەبنە دوو دیسان تەوبە ناکەی دەبنە سێ دەبنە چوار وردە گوناهەکان کەڵەکە دەبن کە گوناه لەسەر دڵ کەڵەکە بوون و گوناه دڵیان داپۆشی مەسەلەن کەسەکە ئاەتی بەسەردا بخوێندرێتەوە ئاەتەکە دەڕوا دەچێتە سەر گوناهەکە ناڵم کاتە دڵت بۆ هیچ کاریگەر نابی پێوە مەسەلەن گوێ دەگری بەڵام گوێگرتنەکەت ناچێتە ناو دڵتەوە تەسیری نابێ بۆیە ئەو کەسانە هێندە گوناهیان کردووە
هێندە تاوانیان کردووە تاوانەکانیان لەسەر دڵیان بوون بە پەردە ئەو پەردانە ناهێڵن کەسەکە بەدڵ تێبگات و حاڵی ببێ ئەو جار وەفی ئاذانهم وە لە گوێچکەشیاندا چی هەیە وەقر عنی کەڕی هەیە کەسی کەڕ بە نمونە بانگی دەکەی وایە هاوار دەکەی بەسەریدا ئەگەر بشبینێ دەمت دەجوڵێنی دەزانی شتێک دەڵێ وایە بەڵام لەبەرەوەی کەڕی لە مێشکیداە تەمان لێت تێناگالێت حاڵی نابێت کەسی کافریش کەڕ نییە دەنگەکەت دەبیستێ بەڵام بیستنەکەی بە کەڵک نایە سوودی لێ نابینی ئەو جار خوا دەفەرمێ وئین تەدعوهم إلى الهدى ئەگەر ئەو جۆرە کەسانە بانگیش بکەی بۆ ڕێگای ڕاست فەلەن یەهتەدوو هەرگیز ڕێگای ڕاست ناگرنە بەر ئیذەن ئەو کات یعنی چی یعنی ئەو کاتێک کە دڵیان داپۆشرا ئەو کاتێک کە مێشکیان داخرا ئەبەدەن بە هەمیشەیی ئەگەر سەیریکەنەوە ومن ئەظلەم ستەمکارترین کەس ممن ئەو کەسەیە یعنی هیچ کەس لەو کەسە ستەمکارتر نییە کە ئامۆژگاری دەکرێت بە نیشانەکانی پەروەردیگاری بەڵام فأعرض عنها ئەو پشتی تێدەکا ئەوە یەک سیفەتی دووەمی چیە ئەوەیە وەنسیە ما قەدەمە یەدا لەبیر خۆی دەباتەوە ئەو کار و کردەوە خراپانەی کە کردوونی وەکو گوتم ئینسانی ئیماندار کە گوناهی بچووکیشی کرد وا دەزانێت شاخێک لەسەر شانی دانراوە هەمیشە بیر دەکاتەوە گوناهەکەی خۆی بسرێتەوە بۆ قیامەتە نەهێڵێتەوە ئینا جعلنا على قلوبهم خوا دەفەرمێ بێگومان ئێمە دامان ناوە لەسەر دڵی ئەو کەسانە کەوە گەورەترین سزایە ئەکینە پەردەیەکی ئەستور ئەی یەفقەهوه ئەو پەردە ئەستورەیە وا دەکا کەسەکە تێنەگا وەفی ئاذانهم وەقرا وەخستومانەتە گوێشیەوە کەڕی یعنی دەنگ دەبیستێ بەڵام نازانی دەڵێ چی وئین تەدعوهم إلى الهدى ئەگەر تۆ ئەو کەسانە بانگیش بکەی بۆ ڕێگای ڕاست فەلەن یەهتەدوو هەرگیز ڕێگای ڕاست نادۆزنەوە ئیذەن ئەو کات کە تۆ بانگیان دەکەی ئەبەدەن بە هەمیشەیی و بە هەتاهەتایی جاخوا دەفەرمێت وەڕەبوکە الغەفوور بەڵام لەگەڵ ئەوەشدا پەروەردیگاری تۆ خاوەنی لێخۆشبوونە بەڵام لە بەرامبەر چێدا لە بەرامبەر کەسی ئیمانداردا لە بەرامبەر کەسی تەوبەکاردا لە بەرامبەر کەسێکدا کە پەشیمان دەبێتەوە وایە وەڕەبوکە الغەفوور پەروەردیگاری تۆ خاوەنی لێبوردن و لێخۆشبوونە هەر کەسێک داوای لێخۆشبوونی لێ بکا و بگەڕێتەوە لای خوای گەورە دەرگای تەوبەی خۆی بەڕووی هیچ کەسێکدا داناخ ئەو جارە دوڕەحمە خاوەنی میهرەبانی و سۆز و بەزەیشە لە دنیاش و لە قیامەتیش گەورەترین ڕەحمەتی ئەوەیە کە ئەو هەموو دەرفەتانەمان دەداتێ ئەو هەموو هەلانەت دەداتێ لە دنیادا تەوبەی لێ بکەی و پەشیمان ببیەوە بگەڕێوە لای خوای هاخوا دەفەرمێت لەو یوئاخیدهم ئەگەر خوای گەورە ئەوانی سزادا بە ئەوان بتپەرستەکانی مەککەی سزادا بە بیما کەسەبوو لەسەر ئەو کار و کردەوە خراپانەی کە کردبوویان دەبوسیان لێ بکە لعجل لهم العذاب بە دڵنیاییەوە خوا پێشی دەخست بۆیان سزا وایە ئەگەر سزاکەشی پێش خزبایە وەکو باسمان کرد زۆرینەی خەڵکی مەککە بەچی دەمردن بە کافری دەمردن و هیچ دەرفەتێکی پەشیمان بوونەوە و گەڕانەوەیان بۆ لای خوا لە بەردەستدا نەدەبوو بەڵام خوای گەورە بە قسەی ئەوانی نەکرد وایە ئەو هەموو خراپە و خراپەکاری و تاوانکاریان کرد بە بتپەرستی و بە پێغەمبەر دەرکردن و تەنانەت بە موسڵمان کوشتنیش بەڵام خوای گەورە دەرفەتی پێدان مەجالی پێدان کە ئەو مەجال پێدانەوای کرد زۆرێک لە بکوژەکان لە ئوحود هۆکاری بە کوژدانی 70 سەحابە چێوە خالید بوو ئەگەر ئەوە هەر بە فلیمیش بینی بێتان لە جەنگی ئوحود موسڵمانان یەکەم جار سەرکەوتن وایە موسڵمانان سەرکەوتن تەبان دوایەوەی کە سەرکەوتن پێیان وابووتەوە و جەیش و سوپای کافرەکان تێکشکاوە 70 سەحابە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر چێوێک داینابوون فەرمان تیرهاوێژەکان پێی گوتبوون مێنە خوارێ لەسەر چێوەکەی بەڵام کە 70 سەحابەکە دیتیان موسڵمانان سەرکەوتون و پێیان وابوو وەک دەڵێ جارێکی دیکە بتپەرستەکان وەک دەڵێ ناگەڕێنەوە ئەوانیش لە شاخەکەی هات نەخوارێ خالیدی کوڕی وەلید کە ئەو کاتە سەرکردەی بتپەرستەکان بوو چوو پشتی لە موسڵمانان گرت تەمان ئەو هەفتایە تەنها 50 بووە عەفو لەو 50 تەمان چلیان هاتوۆتە خوارە دەیان لێوێ ماون هەردەیەکەی کوشتووە و جا پشتیان لە موسڵمانان کرد و 70 سەحابەی پێغەمبەر کوژرا بە نمونە بە پیلانی کێ خالیدی کوڕی وەلید بەڵام خوای گەورە
ئەو کاتە ئەگەر غەزەبی لێگرتبانە بە کافری دەمرد وایە بەڵام دواتر تەوان قەرەبووی کردەوە یان نەکردەوە بوو بەسەرکردە و قائیدێک کە دەیان فەتح و سەرکەوتن لە سەردەستی خالیدی کوڕوەلید دواتر بۆ مسلمانان تۆمار کرا هەر لەوێدا وەحش ورگی ئیمامی حەمزەی هەڵدڕی و جەرگ و دڵەکەی هێنایە دەرێ و وانە هیند دەی خوارد بە زیندوی تۆڵەی خۆی دەکردەوە بەڵام دواتر وەحشش بوو بە مسلمان مسەیلەمەی کەذابی کوشت و بە مسلمانی مرد هندیش بوو بە مسلمان طبعا کە پێغەمبەر طبعا لە دنیاش تۆڵی لێ نەکردنەوە بۆ قیامەتش قەستم وەڕەبوکە الغەفوور ئەو ئاتە زۆر جێی دڵخۆشیە پەروەردگارت خاوەنی لێخۆش بوونە بۆ هەر کەسێک بیەوێتەوە بە بکات بۆ هەر کەسێک بیەوێ پەشیمان ببێتەوە خوای گەورە سەیری گوناهەکەت ناکە کە کەسەکە بکوشی سەحابەی بۆ تەوبەی کردووە ئەگەر جار ئێستا هەندێک کەس بە نوقتەی سلبی باسی خەڵکی دەکات مەسەڵەن کەسێکی دەبینێت بە گەنجی تاوانی کردووە و خراپەی کردووە کە بە پیری دەبینێتە مزگەوتی ئەوە بەچی دەچێت بۆ ئەو غەڵەتە طبعاً ئەوە ئیجابیاتە ڕاستی ئینسان ڕابردووی خراپ بێ داهاتووی چاک بێ ئەوە نوقتەی باشە لە کەسەکەیدا نەک نوقتەی خراپچی ڕابردووی لەسەر کەسەکەی بخوێنیەوە خوا ڕابردوو ناخوێنێتەوە ئەگەر تەوبە و پەشیمان بوونەوەی لەگەڵدا بێ پەروەردگارت خاوەنی لێخۆش بوونە و خاوەنی ڕەحمەت و سۆز و میهرەبانیش لەو یوئاخذهم ئەگەر خوای گەورە ئەوانی سزا دابە بیما کەسەبوو بەو کار و کردەوە خراپانەی کە کردبوویان لعجل لهم العذاب بە دڵنیاییەوە پێشی دەخست بۆیان سزا بەڵام خوا دەفەرمێ بەل نەخێر خوا سزای ئومەتی پێغەمبەر ناخاتە دنیا لەهم مەوعید بۆ ئەوان دیاری کراوە کاتێک بۆ سزادانیان کە قیامەتە وایە کە ئەو کاتە هات کە کاتی سزادانە خوا دەفەرمێ لەی یەجیدوو دەستیان ناکەوێ من دونیه جگە لە خوا مەوئیلە کەسێکی دیکە پەنای بۆ بن و وەک دەڵی ڕزگاریان کا لە تنگانە و لە ناڕەحەتی و لە ناخۆشیەکان وەزحە ئەو جار خوا دەفەرمێ وەتیلکە القوڕا ئەو ئاوەدانیانەی کە بتپەرستەکانی مەکە دەیان بینین شوێنەواری قەومی عاد قەومی ثەمود طبعا هەموو ساڵێ یەک دوو جار لای کەمی بتپەرستەکانی مەکە بەسەر ئەو ئاوەدانیەدا دەڕۆیشتن و دەشیانزانی ئەو خەڵکە چۆن سزا دراون و بۆچیش سزا دراون هەر هەمویان کە دەگەیشتنە سەر ئاوەدانیەکەی سەریان سوڕدەما و دەشیانزانی ئەو خەڵکانە لەبەرەوەی بە قسەی پێغەمبەرەکەی خۆیان نەکردووە خوای گەورە بەو شێوەی سزای داوە واش دەرسیان هەر بەردەگرت خوا دەفەرمێ وەتیلکە القوڕا ئەو ئاوەدا جا تیلکە لە عەرەبیدا ئیسمی ئیشارەیە بۆ شتێک کە دیار بێ لە بەرچاوت بێ وەتیلکە القوڕا ئەو ئاوەدانیانەی کە ئێوە دیوتان و دەزانن کوێنە و لە کوێنە ئەهلەکناهم ئێمە لە ناومان بردوون ئاگادار بن بەڵام کەی لە ناومان بردن بۆ لە ناومان بردن لەمما ظەلەم و کاتێک ستەمیان کرد نەک لە خۆڕا وەتیلکە القوڕا ئەو ئاوەدانیانەی کە ئێوە بینیوتان و دەیان بینین ئەهلەکناهم ئێمە لە ناومان بردوون بەڵام لەمما ظەلەم و کاتێک کە ستەمیان کرد جا خوا دەفەرمی وەجعەلنا دامان ناوە لیمەهلیکیهم بۆ لە ناوبردنی بتپەرستەکانی مەککەش دوژمنەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم بۆ ئەوانەشی کە بێ باوەڕن لە ئومەتی پێغەمبەردا صلی الله علیه وسلم مەوعیدا کاتێکی دیاریکراو کە کاتی دیاریکراوی سزادانی ئومەتی پێغەمبەر کوێیە قیامەتە ئەو فەرمودەیەمان خوێندە یەکێک گوتمان حەدیثمان هەیە کە دەفەرمێت هەموو پێغەمبەرێک سەلامی خوای لێبێت دوعایەکی وەڵام دراوەی هەیە وایە دوعای ئومەتی پێغەمبەری ئێمە یەک لە دوعاکانی ئەوەیە کە ئومەتەکەی بە یەکجاری و هەمووی بەیەکەوە سزا نەدرێ وەکو ئومەتانی پێشووتر خوای گەورە دوعاکەشی قبول کردووە کاتی سزادانی ئومەتی پێغەمبەر بە شێوەی گشتی بە شێوەی حەقیقی قیامەتە تا ئەو کاتەی مەلەکول مەوتەکە وەک دەڵێ دەبێتە میوان و قورگت ینی ڕوحت دێنێتە قورقوراگەی مەجای تەوبەکردن و پەشیمان بوونەوەت هەیە وەکو تاک و وەکو گشتیش تەبان تا قیامەت دادێ ڕۆژ لە ڕۆژ ئاواوە هەڵدێ مەجای تەوبەکردن و پەشیمان بوونەوەی هەیە وەتیلکە القوڕا ئەوانە کۆمەڵێک ئاوەدانی بوون ئێمە لە ناومان بردن کاتێک ستەمیان کرد وەجعەلنا لیمەهلیکیهم دامان ناوە بۆ لە ناوبردنی ئەوانش مەوعیدە کاتێکی دیاریکرا ئەو جار ئەو دوو ئاەتە تەبان پێشێکین بۆ بەسەرهاتێک کە لە دوو لاپەڕەی دیکەدا باسی دەکا
باسی موسا پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێت کە لە صحیح بوخاریدا بە کورتی بەسەرهاتەکە بەو شێوازە ڕووی داوە. موسا سەلامی خوای لەسەر بێت جارێ قسەی کردووە بۆ شوێن کەوتووەکانی. لە ناو قسەکانیدا تەڵان یەکێک لێی دەپرسێ ئەی موسا کەس لە تۆ زاناتر هەیە ئێستا لەسەر زەوی؟ ئەویش تەڵان پێی وایە لەبەرەوەی پێغەمبەرە و ڕەسوولە و پەیامی بۆ هاتووە کەس لەو زاناتر نییە. بەبێ سێود و دەڵێ نەخێر هیچ کەسێک لە من زاناتر نییە. تاوان خوای گەورە ڕەخنەی لێ دەگرێت دەفەرمێت نەخێر لە تۆ زاناتر لەسەر زەوی هەیە. تەڵان داوا دەکات کێ ئەی خوایە؟ دەفەرمێت کەسێکە دەڵێ ئەی خوا دەمەوێت بیبینم بۆی ئەوەی کە نایزانم لێی وەرگرم، ئەوەی کە لێی تێناگەم بەهۆی ئەویەوە لێی تێ بکەم. خوای گەورە دەفەرمێت وەک دەڵێ بەڕێکەوە بڕۆ بەسەر زەویدا لەکوێ گەیشتە شوێنێک دوو بەحر دوو ڕووبار تێک هەڵ بوون لەوێ ڕاوەستا. ئەگەر ئەو ماسیەی پێێتە کە ماسیەکی تەڵەن ئەوە سەربڕاو جانێک دەفەرمون برژێنراو یان حازرکراو بۆ برژاندن ماسیە مردووەکەت زیندوو بوویەوە و چووە ناو یان دوو نیشانەیەک ئەوەیە دوو ئاو تێک هەڵ دەبن دوو ڕووبارن لەوێ دەبن بە یەک. ئەگەر ئەوە یەک لە نیشان چونکە زۆر شوێن هەنە ئاوا ئەگەر ئەوە بوو ئەو زار ماسیەکەی پێشتە زیندوو بوویەوە چوویە ناو ئاوەکەی لەوێ چاوەڕێکە کەسێک دێ ئەو کەسەی دێ لەوێ پێی دەگەی لە تۆ حالمترە لە تۆ زاناتر. ئەگەر دەتەوێت وەک دەڵێ زاناتربی و زۆرتر فێربی بڕۆ. تەمان ئەویش جاعاتەکە باسی ئەوەی دەکات دواتر باسی وردیاتەکەی دەکەین. وإذ قال موسى لفتاه بیر بکەوە کاتێک موسا بە خزمەتکارەکەی خۆی گوت. خزمەتکارەکەی چێ بووە؟ تەمان ناوی یوشعی بن نون بووە کە دەڵێن نەوە یان برازە تەمان بەڕەچەڵک چۆتەوە سەری یوسف پێغەمبەری سەلامی خوای لەسەر بێ ناوی یوشع بووە. یوشعی کوڕی نون ذەنونی پێ یوشع بن ذەنون تەوان ئەوە ناوەکەیتی کە دەبێتە نەوەی یوسفی پێما بێ لەو بەرەبابەیە وەکو یارمەتیدەر و ڕەفیق و هاوڕێ تەمان هەمیشە لەگەڵ موسا پێغەمبەردا سەفەری کردووە و ڕۆیشتووە. جا دەفەرمێت وإذ قال موسى بیر بکەوە کاتێک موسا گوتی لیفتاه فەتا یعنی بە خزمەتکارە گەنجەکەی لا ئەبڕەحو یعنی بڕیارم داوە بڕۆم واز لە ڕۆیشتن نەهێنم حتى أبلغ مجمع البحرين هەتا دەگەمە ئەو شوێنەی کە بەیەک دەگەن دوو بەحرەکە دوو دەریاک. ئەو یان ئەگەر لەوێش ئەوەی دەمەوێت دەستم نەکەوت ئەو ئەمضیە یا بڕیارم داوە بڕۆم حقوبە یعنی زۆر جا حقوب دەڵێن بە 70 ساڵی دەگوترێ حقوب یعنی ئەگەر ڕۆیشتنەکەم 70 ساڵشی پێ بچێ هەر ئامادەم بڕۆم لە پێناوی بەس لە پێناوی وەرگرتنی زانست و علمدا. پێغەمبەرە وەحی بۆ هاتووە پەکیشی لەسەر ئەو لا ئەبڕەحو یعنی قەرارم داوە بڕۆم بە بەردەوامی بڕۆم حتى ئەبلوغە هەتا دەگەمە مەجمع یعنی شوێنێ بێگەیشتنی بەحرین دوو دەریا. ئەو یان ئەمضیە بڕیارم داوە بڕۆم حقوبە مەسافە و ماوەیەکی زۆر. فلما بەلەغا کاتێک گەیشتن بەلەغا ئەلیفی پێوەی خۆی و خزمەتکارەکەی گەیشتنە مەجمع بەینیهما ئەو شوێنەی کە ئاوەکە دەگەن بەیەک لەوێ ڕاوەستان تەمان پێیان وابوو چاوەڕێیان دەکرد ئەو شوێنە بێکە خوای گەورە بۆی دیاری کردوون. فلما بەلەغا کاتێک گەیشتنە مەجمع بەینیهما ئەو شوێنەی کە ئاوەکە تێیدا بەیەکتر دەگەیشتن تەمان ڕاوەستان دانیشتن پاڵیان داوە تەمان خەویان لێکەوت ئیسراحەتیان کرد کە بە خەبەر هاتن دیقەتی دەنێن نەسیاح و تەوما لە بیریان چوو ماسیەکە هەردووکیان نەسیاح و تەوما خزمەتکارەکە ئاگای لێ بوو ماسیەکە زیندوو بۆتەوە بەڵام دیارە موسا پێی نەگوتووە نیشانەی وەک دەڵێ شوێنەکەمان ئەوەی ماسیەکە زیندوو بوو بێتەوە. ئەوە یەک وە دووەمیش دیارە شەیطان ویستویەتی زۆرتر ئەزیەتیاندا شەیطان لەبیری بردوتەوە باسی ماسیەکەی کە نەسیاح و تەوما ماسیەکەیان لەبیر چوو. بەس مفەسیرین دەفەرمون خزمەتکارەکە لەبیری چوو باسی ماسیەکەی بکات بۆ موسای موساش لەبیری چوو لە ماسیەکەی بپرسێ نیشانەیەک هات بۆ جێ بەڵام کە بە خەبەر هات تەمان کە خزمەتکارەکە هیچی نەگوت
موسا حتما پێیوا بوو ئەگەر خزمەتکارەکە ببینێ ماسیەکی مرد و زیند و دەبێتەوە دەچێتە ناو بەحر هەر قسان دەکا کە قسەی نەکرد گوتیان دیارە ئێرە هەو نییە با بڕۆین بۆ شوێنێکی دیکە کە دوو بەحرەکە و دوو دەریاکە تێکەڵ دەبن بۆیە نەسیاحوتەهما لەوێ لەبیریان چوو هیچیان باسی ماسیەکەی بکەن بەڵام خوا دەفەرمێ فەتەخەذە سەبیلەهو ماسیەکە ڕێگای خۆی گرتە بەر فی البەحر لەناو دەریاکەدا سەرەبا یعنی بە شێوەیەکی خێرا و سەریع لەناو ئاوەکەدا هەڵدەپەڕی پێشتر مردوو سەربڕاو حازرکراو یا برژێنراو بەڵام بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش لەناو ئاوەکەدا تەمان دەجوڵێت و حرەکە دەکا و هاتوچۆ دەکە فەلەما بەلەغا مەجمع بەینیهما کاتێک گەیشتنە شوێنی بێگەیشتنی دەریاکان نەسیا حوتەهما لەبیریان چوو ماسیەکەیان لەبیریان چوو وەکو گوتم خزمەتکارەکە لەبیری چوو باسی زیندووبوونەوەکەی بکە موساش لەبیری چوو پرسیار بکە فەتەخەذە سەبیلەهو گرتیە بەر ماسیەکە ڕێگای خۆی بۆکوێ فی البەحری بۆ ناو دەریاکە سەرەبە یعنی بە شێوەیەکی خێرا و سەریع لەناو ئاوەکەدا دەجوڵا و بۆ ناو ئاوەکە ڕۆیشت بەسەر هاتەکە جارە ماویەتی وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين